ينكو شفاء جنزيك و ناسنا كري ام دخوازن هونجي زرتر نزيكتر ناس بكر يك جه حوالن و نزيك كو دما چند سالايا زانكو القلب حتى نهاجي حوالن نزيكن آوانا هنجاران مجي شفاء قولد بودن آوارو داويدا هن حوال هبونا دما كو بحثوات كرن يك شوان آوان بيا آوان جاف نها ميوانانو روجيه دي نزيكتر بحثا شفاء قردي بك آوان خان بخير بي خدي الصبر وتحملي بدأت التو مالباتوي ومهميان بخير بي منیش دووبارە و چەنی بارە سەرخۆشی خۆم و دڵگرانی خۆم بۆ ئەو کۆستە گەورەیە دەرئەبڕم لە هەمووی ڕاستە ئێمە زۆر دڵگرانین بەڵام شەوەی شەرەفێکی گەورە و هێز و تینێکی تری زۆر گەورە بە ئێمە ئەیاکە شیفاوەکو ئەبێتە پێشەنگی ئەو ژنانەی کە نازناوی ڕۆژنامەنووسی شەهید وەرەگرێ لە بواری ژنانە. آوان خان شفاء مال الروداوي نازدكير ليش بركو كارمة بردوام هبويا وكتو تصانيجي جبركو كنالا كانوشي أنا بردوام سرمت كاري داوية أم دخوازن هنا كي شفاء نزيكتر ناس بكين أفشان صلاحنا والله إما ماوي حوصالة من لقل شفاء شهيد شفاء هاوري بوين قناخي زانكو بيش قناخي زانكو ببوني أوي كاري روشنا مواني أكرد کچێک بۆ حەزی لە کۆنتاک بوو بەردەوام حەزی ئەکرد سەرنج و بیرۆڕای هەڤاڵەکانی هاوڕێکانی کۆکاتەوە زۆر جار لەسەر زۆر پرس ئێمە دانیشتین بەیەکەوە گفتوگۆمان ئەکرد کە زۆر جار ئەوە بۆ ئێمە جێگای دڵخۆشی بۆ یعنی ڕۆژنامەفانێک لە دەستگایەکی گەورە و بەهێزە زۆر جار ئەو ترێ لە ناو خەڵکە کاتێک ڕۆژنامەنووس ئەچێتە دەستگایەک زۆر جار ئەڵێن ئەمە گەیشتۆتە ئاستێک پرس و ڕاناکات یاخود بە هیچ شێوەیەک ڕێی هاوڕێکانی بۆ گرنگ نییە بەڵام ئێمە زۆر جار لە زانکۆ دوای تەواوبوونی وانەکانمان دانیشتین بەبێ جیاوازی بیرروڕا و کۆمەڵێک ئایدیا زۆر جار ئاڵوگۆڕی بیرروڕامانەکرێ و بیرۆکەتان چووە ئەم بەرنامەیە هەبوو چۆن بوو چۆن زیاتر کارەکانمان بەرەو پێشەوە بن ئەوە بۆ من زۆر جێگای دڵخۆشی بوو لە ڕۆژنامەنووسێکە بە بەردەوام لە پێشکەوتنایە بەڵام بە بەردەوامیش حەزەکە فیدباکی هاوڕێکان و نزیکەکانی بزانێ باشە وانەیان دەبوون و منە زانکویە کەچێکە چاوا بوو بەڵێ زۆر جار بیرمە شیفا ئەگەر چەند دقیقەیەک دوا کەوتایە نامەی بۆ من ئەنار دەیوت بە مامۆستاکەم بڵێ من ئەوە لە ڕێگام ئەگەم بۆ ئەوەی کە نەزانێ من دوانەکەم بۆم گرنگە بەڵکۆ لە ڕێگام زۆر سەرقاڵ بوومە شەو درەنگە ڕاومەتەوە یاخود ماندووبوونێکی زۆرم هەبووە بەڵام سەرباری ئەوەش لە چالاکیەکان و لە وانەکان یا قەتدانا ئەبراوە بۆ من زۆر جێگای دڵخۆشی بوو زۆر جار تەنانەت ئەو هەندێک کار و چالاکی هەبوو کە ئەدراوەکو ئەوەی چۆن ئەڵەی نەکرا بیکەی بەڵام ئێمە زۆر جار حەزمان لێ بوو لە بەشەکە کە بەشی ڕاگەیاندن و بەیەکەوە ئەنجاممان ئەدا بیرمە ساڵانە لە یادی ڕۆژنامەگەری کوردی کە 22 نووسانە بەر لەوە شیفاوت ئێمە خوێندکارێکی جیاوازین قوتابیەکی جیاوازین با بڕۆین بە دوواداچوون بکەین لە دەرەوە بزانین ڕۆژی میدیا لە چه ئاستێکایە باچوونە دەرەوە بەڵێ ئێمە لە چەندین جارە من لەگەڵ شیفاە ڕۆشتین بە دوای هەندێک بابەت و چۆن ئەڵەی لێکۆڵینەوەمان کردووە لە بواری میدیایە ئەوە بۆ من زۆر جێگای دڵخۆشی بوو کە هەستم ئەکرد بەم شێوەیە هێزێکی تایە کە ئەوە نییە بڵێ من تەواو ڕۆژنامەنووسم گەیشتوم بە ئاستێک بەڵکو حەزی لە تازەگەری و نێگەری بوو باشە ئەف هەنێک دیمەنام دبینن مەسەرەن ئەف فۆتوی ئەفکەنگی هاتێگرتن ئەم فۆتۆی ڕۆژی دەرچوونمانە لە زانکۆ ساڵی 2013 ئێمە لە زانکۆ دەرچین بیرمە ئەو ڕۆژە شیفا ینی وتی من زۆر پرکارم زۆر پڕ ئیشم بەڵام هەر حەزم کردووە لەگەڵمان بە ئەمە شەر ئاهەنگی ئێوارەی دەرچوون بوو ئەم فۆتۆیان لە کاتی وانەی پراکتیکمان بوو لە پەیمانگا ئەمەش بە هەمان شێوە پەیمانگای تەکنیکی هەولێر ئێمە بۆوانە پراکتیکەکانمان ئەچوینە ئەم فۆتۆیان بەشداریکردنمان بوو لە خولێکی ڕۆژنامەوانی ئایرێکس لە بواری میدیا و جێندەر کە بەشداریمان کرد ئەو فۆتۆیان لە شاری ناشڤێڵی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گیراوە ئێمە
ئێمە لە گەشتێکا لەگەڵ شیفا بەیەکەوە بەشداری چالاکی فیستیڤالێکی گەورەی کوردیمان کرد ئەم فۆتۆێش بە هەمان شێوە لەم سەفەرەیەش بووین من بیرما هەرکە ڕۆژتین گەشتین بە وڵاتە وتم ئێمە هاتوین ڕاستە بۆ فیستیڤالێک بەڵام دوای تەوابوونی فیستیڤالەکەمان ئێمە ئەچین ئینجۆی ئەکەین تۆزێک خۆمان بزانی شوێنەکە چۆنەوتی من ئەبێت بە دوواداچوون و هەندێک راپۆرت لێرە بکەم لە هەتا لە ئەمریکام ئەم دەرفەتە بقۆزمەوە بچمە ناو ماڵباتەکان کار بۆ ڕووداو بکەم نی ئەوە هەتا ئەو ڕۆژە کە گەڕاینەوانێ وتم شیفا تۆ چۆت بینی چۆت نەبینی وتی وەڵام من هەر خەریکی ئەوە بۆمە کارێکی تازە بۆ ڕووداو بکەم و بچمە ناو باشە چ کارە شیفا لەگەڵ زاڕۆکان ئەو بیرمە سەرەتای دەستپێکی ڕووداو بوو خولێکی خولی بەهێزکردنی ڕۆژنامە نووسەکانتان هەبوو ئێوە شیفا لەو کۆشکە بوو ئەمەیان ڕۆژی لەدایک بوونەکەیەتی بیرمە ئێمە سپرایزێکمان بۆی کرد لوتمان بەڵێ هەتا وتی هینە وتی من لە ئاوارەیی و لە دەربەدەری و کۆمەڵە شتا بوومە بۆ من ئەو شتانە تۆزێک هین نییەنی زۆر برادر نیم لەگەڵ ڕۆژی لەدایک بوون و کۆمەڵی شت وتمان نایەمە ڕۆژێکی هێنا زۆر بەداخم بۆ کاتە زۆر بیراتایە مەسەرەن ئەوێت چی هیوی خاست ڕۆژاژ بڵێ وتمان حەست ئەەکەی شیفا حەزی ئەکرد لە بواری میدیایە بکە بە ئاستێکی بەرز کە ئێمە ساڵی ڕابردوش خۆ ئامادەکاریمان کرد بۆ ئەوەی کە لە خوێنی باڵا بخوێنێ ئێمە 6 مانگیش لە خولی زمان بەیەکەوە بووین لەگەڵ شیفایە کە ڕۆژانە هەوڵی ئەدا من هەمیشە بەیەکەوە گفتوگۆمان لەسەر ئەوە کرد کە ئەموت ڕاستە ئێمە لە بواری پیشەیە کارەکەین لە بواری مەیدانیا کارەکەین بەڵام زۆر گرنگە بۆ ئافرەتی کورد و ژنی کورد بگاتە ئاستێکی باڵا لە بواری خزمەتکردن بە میدیا بە تایبەتی ئەکادیمیە من ئەگەر باسی ئەو وێنەیە بکەم ئێمە لە زانکۆ 6 هاوڕێ بووین لێرە دوانیان لەویانین دیارە بەڵێ ئەوەی ڕفیقێکی بوو بە ناوی لەیلا بێمە و کاتە ئەو فۆتۆیانە شەر لەو لا تێگرتوەکانی ئەمریکا گیراوە دیارە ئەو کاتە هەر خەریکی کاری خۆی بوو من ئەو وێنانە گەلێک وێنەی ئەو هەیە لە لای من بەداخەوە هێشتا بۆم نەناردبیەوە زۆر جار هەندێکم بۆی بەڕێ ئەکرد لە ڕێگەی فەیسبووکەوەیانە هەمیشە بە منێ وت من ڕۆژێک هاردێک ئەهێنم هەر مشتەکە هەمی ئەو فۆتۆیانەی چەند ساڵە هەبووە من بۆ خۆم دێن باشە ئەوان خان دبێژن دەماک و تۆ دەخوازی کەسێکی ناز بکی زیاتر ناز بکەی سەفەرێکی گەل بکەی گەشتێکی گەل بکە پشتیوان سەفەران پشتیوان گەشتنەوە بوو دەرێ وڵاتی ئەنجامدان پەیوەندیاوە بەهێزتر لێ هاتە چ زیاتر ژ شیفای زانی بەڵێ ئێمە دیارە 3 سەفەرمان بەیەکەوە کرد ڕاستە بەیەکەوە ڕۆشتین بۆ ئەوێ سەفەرێکی تر هەردووکیان دوو چالاکی بوو یەکێکیان بۆ قەتەر بوو یەکێکی تریژان بۆ تورکیا بوو لەوێشدا ئێمە هەر بۆ چالاکی ڕۆژنامەوانی ئەڕۆشتین ئەوەی لەم هێنەیە من بەدیم ئەکرد شیفا بۆ نمونە لە سەفەرا بوو زۆر جار جدیەتێکی پێوە دیار بوو ینی ئەو پلانانەی بۆ خۆی دانابوو زۆر هێن بوو بە باشی جێبەجێ ئەکرد پلانەکان ئەوە بووکە حەزیەکەرەیوت من هێفی تکەم لەو سەفەرە شتێکی نوێم پێ بێت چ بۆ ئەوی بۆ دەستگاکەمی بەرمۆیان شتێکی تازە فێر بم ئەوە بۆ ئەو زۆر گرنگ بوو هەمیشە ڕەبتێکی باشیشی هەبوو لەگەڵ خێزانەکەی کە ئەوە بۆ من زۆر گرنگ بوو وەکو کچێک کە سەرقاڵی کارە بۆ خۆی ژیان ئەکا بەڵام پەیوەندێکی پتەوی هەبوو لەگەڵ خێزانەکەی زوو ئەیوت من بە هەواڵی دایکم بپرسم بە هەواڵی باوکم بپرسم برا بچووکەکەم ئەگەزورە بەڵێ زوو هەواڵی ئەوی ئەپرسی من بیرمە سەرەتای دەستپێکی شەڕی دژی تیرۆر شیفا زۆر جار ئەهات ئەیوت بەخوا من زۆر دڵم لەگەڵ پێشمەرگەکانە زۆر ینی چۆن ئەڵێ بە بەردەوام دڵم شتی خینم بۆ ئەڵێ شتی خراپ ڕوو ئەدەیان شتێک بە تایبەت کە باوکیشی پێشمەرگە بوو ئێمەش هەمیشە پێمان ئەوت سەرکەوتوو ئەبێت بەو شێوەیە قەڵەقمە بە لەسەر ئەوەی کە دۆخی باوکت بەرۆجر دناوە ماڵاوادا داهاتن و چۆن دەکردیانێ ناف ماڵجی داون هەواڵ بوونە بەڵێ بیرمە دوجار ئێمە کە سەردانی ماڵیمان کرد
کەی بوو شیفا گەلێک ڕێک لە بیرم نییە بەڵام هەر ئەو زستانە بوو بەڵێ گەلێ خواردن بۆ مەچێ کردبووتمان ئەو هەموو خواردنە چییە وتوەڵە من هەموم دروست نەکردی خوشکی من دروستی کردو بەس وتیانەما دەم هەواڵ و هاوڕێی ئێوە دێت حەزەکەین بەیەکەوە دانیشین و لە خێزانێکی جوانە ئەژیان ئێمە لەگەڵ باوک و دایکیشی چۆنەڵی پەیوەندێکی باشمان هەبوو هەتا ئەو کاتە من بە باوکی شیفام وتم بەڕاستی تۆ چۆن ئەڵەی ئەرکێکی زۆر گەورەت خستۆتە سەرشانی خۆت بۆی کە هانی کچێک ئەدەت ئەمیش وتی من نەک کچی خۆم هەموو من شانازی بە هەموو کچێکی کورد ئەەکەم لە کوردستان هەمی هەر کچێک ئەبینم چیرۆکی سەرکەوتنێوان دەبینم یان هەر شتێک من دڵخۆش ئەبم لە بەرەوەی کە نەک کچ و جیاوازیەک نابینم لە نێوان کچ و باشە ئەڤان خان ئەهتولگەرمە ببینە بەحسا ماڵاوێمە کرد دوو هەفکارامە ڕەنگین شەڕ توێ دماڵە شیفاگەردیدا و دژوراوێدا مەهنێک دیمەندیتن بڕاستیژی ژوراوێ ژوورێک بوو و پرتۆک تێدا هەبوونە ڕۆژنامە تێدا هەبوونە و پرانیا تشتانژی یەن کاری و یەن ڕووداوێ بوونە ئەم هەڤڕە ببینین بلين هال أمد مالا شفا دنا أم بردريه جورك وشفا برانيا دمي خطي دا درباست كرن دما كل مال بون أودا كو شفا فيس بيجي جي دركتو بر بكاري روداوي هات أم دخوازن زانبن چد في أودا دا نزيكي شفا هبوش شفا غريداي تشبو هرد أودا خدا الجور مالباتا ويش مرغوتي الدفيدا ما تاريدا شفا لفيالي درازا خوا خال بردكر وكوتي ديتن ام بيجن وينه درچوناويج زانكوينا اش بيمانگه و اوش زانكو صلاح الدين او قولي كل سر ديوار هشك بويج گور من بهستيف حمود دياري بونجيرد هاتن وجيب ديواري مالا خوا تكرن والجم خوا دهلاندن از خوازم بچكي امور نخور تنشت شفادا الجهك والشفا لي خو دكر چنزيكي ويهبو هر كاري رودا و بخورتاني مال البر بحساب برنامج اوپراسیون موصل دکه لميديا الفرجي لكلنا نافندن روداو هر الجم ويبو اوجي افجين بجن خولن فيداوية يكون روداو هاتبونا كرن بجن هنجي شفا جهد دان فان تشتاو وكاريبو دمي كود جوري خدا درباس بكيل فان تشتاو وغيري أبجي خشتها دوامية جبركو أو بربرسا أو تفوتي بو جبر فيكي خشتها دوامي للجم المال جيبو وكوتي زانين شفا هر دم تشو وقتك يبانا تليفونا جهي كار دكر أجر هر تشتكي نور دابانا لو ما أبجي خشتها دوامية خشتها كارا خشتها كاري بجرايا الجم شفا بيدا دبي افجي حمو هرتشتي پەیوەندی دارن بروداوێرە و کارێوێ دەبێ ژوورەیە پچووک دا هەموو خۆ حەوان دەبوون دەمێ دەما بێژن بهن بەدانە خۆشی مژولی کارێ ڕوودا بوو ئەفژی هەموو تێبێنیەن کول دکاردا و لە مال لەسەر کارێ خۆ دنویساندن و لەسەر کارێ ڕوودا و بگشتی دنویساندن وەکو دیار وەکی دیژی دەخواند ژبەرکو هەر بێژەرێکی سەرکەفتی دوێ باوەریە دەبوو هەر بێژەرێکی سەرکەفتی گەرەکە ئاستێکی باشێ ڕەوشنبیری هەبێ و گەرەکە بێرەنگێکی باش هاژ تشتێن و نور و ددن و تشتێن و کەڤن تشتێن دیرۆکی بوون ئەڤە بەشێک ژ تشتێن و لە بەردەستێ وێ بوون لە نێزیکی جهێ خەواوێ بوون جار جارە گۆرک و کەچ خاڵاوێ و برایوێژ مرەت گۆت دەما دەهاتە vê ئۆدەیە ئەو ژی دەخواندن و لوان دەمەیزان دەخوازم وەرمە ڤیالیژی هەر لە ڤیالیژی بێژن ئەو ڕۆژنامەی ڕووداوێ بەرێنە و هەر الجەم شیفا پەیدا بوونە ئاڤان خانمە پرتوکێن وێدیتن جه هوايات يعني جه أفكارن كوشي فاي حد ذكر بك شبلي كاري روجنا مفاني و روداوي حس شد كر الجرزان يعني والله من زور جار قفتو قمان أكر لسر أويكا روجنا منوس أجر بقاتا تروب كيش هميشة بيستي بقى أبديتك هي جواسر من أمبيني زور جار
گفتوگۆمان لەسەرەوە کرد چ کتێبێک هەیە ئەتوانێت پاشخانی زانیاری ئەو بەهێزکە با بیخوێنێتەوانێ زیاتر بینیتان لە ڤیدیۆکانیش شیفا حەزی لەوە بوو ژیانی هەنێک سەرکردە زۆر جار ینی کە لە زانکۆش بین زۆر جار کتێبی هێناویت ئەوە ژیانی ماندێلایە ئەوە ژیانی خاندیە زۆر جار پێمان ئەوت ئیوت من ئەمەوێت تێبگەم ینی ئەوان سەرڕای ئەوەی کە لە دنیایەک ناخۆشی بوو نە دوایی گەشتونەتە سمبولێک ئەوە زۆر گرنگە هێزم پێ ئەبەخشێت بۆیە حەزەکەم ژیانی ئەمانە بخوێنێتەوە سەیرەوەکە ژیانەوە لەها چەند زەحمەتی برنە بەڵێ هەتا لە ئێمە گەشتەکانیشمانە زۆر جار شیفا هاوسۆزیەکی زۆری هەبوو بۆ مەسائلی پێشمەرگە و جەنگ و هێنک بەڵێ ئەمە هۆکارێک بوو تەنانەت ئێمە و کاتە لە زانکۆش بووین بۆ نمونە لە دۆخێکی ئارامە بوو هەرێمی کوردستان هیچ جەنگێک نەبوو بەڵام زۆر جار حەزی لە جلی بۆ نمونە سەربازی بوو زۆر جار جلی سەربازی لەبەر ئەکرد و ئەو ڕنگانەی کە زیاتر خاکین حەزی بەمانە ئەکرد زۆر جار لێمان ئەپرسیت بۆچی ئەوە من حەز دەکەم لەگەڵ خۆما ئەگونجێت تەنانە زۆر جار کاچوینە گەشتەوە بیرمە چوین بۆ شاری سلێمانی بۆ ئەمنە سوورەکە شیفا زیاتر بەلای دەبابە و بەلای چەکە قورسەکانە ئەڕۆشت و وێنەی لەگەڵ ئەگرتن من هەز بە هێزێکی گەورەکەم کە لەگەڵ ئەو شتانە تەحمولەکەم بۆیە من پێم وایە کچێکی ڕەچە شکێن بوو کچێک بوو حەزی لە کاری تازە بوو بەردەوام حەزی لێ بوو دەست بۆ کارێک بە قرس بێت هەمیشە واشێوت کە من ئەزانم سەرکەوتوو ئەبم و ئەوەی شتێکی زۆر من لە شیفاە زۆر پێی دڵخۆش بووم بەردەوامی بوو ئێمە زۆر جار کۆمەڵێک ڕۆژنامە نووسبووین بەیەکەوە دانیشتین باسمان لەو گرفت و کێشانە کرد کە دیێتە بەردەم ژنی ڕۆژنامە نووس بەڵام بەردەوامی ئەو لە سەرەتای دەستپێکردنەوە تا دوجار کە شەهید بوو و شەرەفە گەورەی پێبەخشا ئەوە بەشێکە لە سەرکەوتن باشە دەماکۆ هون هەواڵ پەیوەندیان من مەسەرەن گەلک بەرفرە هەبوون پەیوەندیان یاژیکەم بژین کەسێک کومەڵایەتی بوو گەلک هەواڵ هەبووینە یانژی بتەنێ دناوە بازنەیەکە گرتیدا بووە ینی من ئەوەنەی ئاگادار بووم شیفا لە هەر وێزگەیە کاری کرد بوو هەواڵی ئەو هەبوو زۆر جار ئەیوت من قەت شەڕ لەگەڵ کەس ناکەم قەت دڵی کەسم نەیەشاندووە هەمیشە بە خۆشەویستی و بە ڕوێکی گەشەوە لەگەڵ خەڵکا جوڵای ئەوە نەشکە بەیەکەوە بووین زۆر جارکە ئەوە تاکە سەفەر و گەشتمان کردویان زۆر جار بەیەکەوە ئێمە دوای تەواوبوونی ئەرکی ڕۆژانەی ئەچوینە بۆ نمونە مۆڵەکانیان زۆر جار ئەچوینە بازاڕێ شتێک باسی لەوە ئەکرد ینی ئەیوت من هیچ کاتێک خۆم لە هیچ کەسێک گیان ناکەمەوە باشە ئەف کەسن دەردور هەواڵن وە مەسەرەن بۆ نمونە زانکوی ئەوانە دەردور چاوە لێ دناری چاوە تەماشاوێتگرن بەڵێ ئەمان و مامۆستاکانیشمان زۆر جار ئێمە ینی جۆرێک لە خۆشەویستی و هاوسۆزیەکی زۆر گەورە هەبوو هەتانانەت لە ناو هاوڕەکانیشمانە ئەو ڕۆژەی کە شیفا نەهاتایە بۆ دەوام هاتن لە گروپەکەی ئێمەیان ئەپرسی چما بۆ شیفا نەهاتووە بۆچی ئەمڕۆی نەهاتۆتە دەوام و نی بە چۆن ئەڵێ تامەزرۆییەوە هینیان ئەکرد پێشوازیان لێ ئەکرد من بیرمە زۆر جار ئاوا بەیەکەوە ئەڕۆشتین بۆ بازار ویان شوێنێک چۆن ئەڵەی بینەرەکانی ئەهاتن ڕسمیان لەگەڵ شیفا ئاگرت و هینە ئەیانوت بەڕاستی تۆ هینە ئاساییە ڕسمەرێت بۆ چینە بۆ ئاساییە ڕسمم لەگەڵ بگرن هەموو جاروای ئەوە دیوت من قەت حەز لەوە ناکەم کە تەنانەت ئەگەر بمەگەمە ئاستێکی زۆر گەورەشە چۆن ئەڵەی هەستێکی خۆ بە زلزانینم هەبێت چونکە ئێمە هەمومان مرۆڤین هەمومان ئەبێ خۆشەویستی و یەکترویستیمان هەبێ لە ناویەکە باشە ئاوان خان لە داویە ئەز خوازم زانم داوی جارێن وە هەڤڕا هەوە هەف دیتیەوە ئاخەوی وە بەحسا چکریە بەڵێ ئێمە بەر لە ساڵی پارۆ ئێمە خەریکی خۆ ئامادە کرده بووین بۆ خوێندنی باڵا شیفا ئەویست بەشداری کۆرسی ماستەر بکات کە هەتا ئەو کاتی شەهیدیش بوو ئێمە سەرقاڵ بووین من زوو هەواڵی شیفام ئەپرسی پاشان ئەمود بامە دەست پێ بکەین قۆناغێکی باشمان بڕیوە خۆمان ئامادە کردووە بەڵام بانەوەستین ئەوژی ئەیوت
بۆنا منیش حەز ئەەکەم بەڵام بەڕاستی زۆر سەرقاڵم زۆر ماندوم کارم زۆرە منیش ئەمود ئەتوانی دابەشیان بکەیت کارەکانە لەبەرەوەی کە من ئەزانم تۆ کەسێکی بەتوانای زیرەکی ئەتوانی لە بواری خوێندنی ڕاگەاندن کە ئەکادیمیا و باڵایە لەوێشدا سەرکەوتوبی گەلێک جاران ئێمەنی هەر کاتێک پەیوەندیمان کردوێمە سەرەتای پەیوەندی تەلەفۆنیەکانیشمان هەر بە پێکەنینەوە بۆ تا داشمان خستۆت ئەوانە ئەنی ئەوە زۆر زۆر چۆن ئەڵێ منی زیاتر لە دوێنێەوە بێتاقەت کردو ئەو وێنی کچێکی ڕەشبین نەبوو کچێک وێنی تەنانە سەیری من ئەو چات و ئەو مەسیجانەشمە کرد کە لە نێوانمان هەبوو کەم جار هەیە باسی تەنانەت ئەگەر باسی شتێکی بێتاقەتیشمان کردوێت لە دوای ئەوە بە پێکەنین و یان بە شتێکی دڵخۆشکەرەوە ماڵ ئاواییمان لێ کردووە. یەک ji xalan Newroz nêzik dibe gotin ew ê gotbûdeka xwe ku em çin cilên Kurdî bikin. بەڵێ hez cilên Kurdî dikir gelek wêne foto hene û selfî hene بەڵێ ئێمە هەتا لە زۆر جار سەردانی ماڵەوەیانم ئەکرد ئەوە زۆر دڵخۆشی ئەکردم کە شیفا زۆر جار لە ماڵەوە جلی کوردی لەبەر ئەکرد لەگەڵ ماڵیان هەتا من دوجار کە سەردانیانم کرد شیفا پێشوازی لە ئێمە کرد جلی کوردی لەبەر بوو من پێکەنم گوت شیفا ئەوە چێ گوت بە تۆوەرە ژوورۆ هەمی ماڵی ئێمە جلی کوردیان لەبەرایە کە ڕۆشتمە ژوورۆ منیش سوحبەت کرد لەگەڵ باوکی وت من دزانم مادەم هیوایەکی گەورە هەیە بۆ دەوڵەتی کوردستان لەبەرەوەی کە ماڵ باتەوە جلی کوردی لەبەرە شیفا گوت سوحبەت نەکە لەگەڵ باوکم وەکی من نییە بابێ من ئەوژی گوت نا تۆش کچی منی gelek spas bûte. Avan Xan yek ji hevalê nêzîkên hevkara me şehîd Şîfa gerdiye gelek spas bû amadebûna te li vê derê Xwedê sabr û hedarê bide te me wehemiye gelek spas. Çavşîne. Aslanjî bala Frença bêdiyên çekdarên Daişê hûn dengê min bibîstin sîmaberiya ku ez çîroka vê kêvrîşkê ji we re bêjim niha li gundê ji alî artêşa Iraqê ve hatine ku dirsek çêbûye niha li Elbûsêf tiştên غerîb û ecîb vî xanî lêlek hatiye vedîtin hêzanan biçin bi درêjayî mêjû Iraqda çendîn yanî hewraz nişîneke xwe pêşkirî heye min paşî nîşanî we